کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی زەوتکرانی ئەمنیەت لە ژیانی خەڵکی ئێران. ڕژیمی کۆماری ئیسلامی کە توانایی دابینکردنی کار، نان، دەرمان، هەوای سالم، ئاو بەرقی کافی، داخوازی خانەنشینان و مامۆستایان، پەرداختی لە کاتی خۆی دای حقوقی کرێکارانی نییە، هەر جار ناجارێک بە بەڕێوەبردننی مانۆڕێکی نظامی لەم یان لەو سنوور و هیتر بەناو ئیقتداری نظامی خۆی نیشانەدات. ئامانج لەم نمایشانە نەک هێزنواندن لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و ئەوانی تر، بەڵکو لە بنەڕەتدا بۆ خودی خەڵکی ئێرانە. ڕژیم هێزی خۆی بەڕووی خەڵکی ئێراندا ئادات و ئیقتداری خۆی لە بەرامبەر ئەواندا پیشانەدات. لە پاڵ زیندان و ئەشکەنجە و ئیعدام و سەرکوتی ناڕازیاندا ئەم جۆرە نمایشانەش بەشێک لە شەڕی ڕەوانی لەگەڵ خەڵکی ئێرانە کە لە حاکمیەتی ئەم ڕژیمە بێزارن. سەرانی ڕژیم لە عینی حاڵدا بۆ پەردە پۆشکردنی ئامانجی ڕاستەقینەی خۆی و بۆ پاساوی سەروەت و سامانێکی کەڵان کە لەم بوارەدا سرف دەکرێت ئیدعا دەکات کە گۆیا لە سایەی ئیقتداری نیزامیدا ئەمنیەتی خەڵک دابین دەکەن. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە دوای 44 ساڵ لە حاکمیەتی کارە ساتپاری ئیسلامی لە ئێران ئەوەی بوونی نییە ئەمنیەتە. ڕۆژ نییە لە ئاسمان و زەویدا کارە ساتێکی نوێ بەرۆکی خەڵک نەگرێت. ڕێگاوبانەکان بوونەتە کوشتارگا و ڕۆژانە دەیان کەس دەکوژرێن و بریندار دەبن. توندوتیژی لە شارەکاندا لەو پەڕی خۆیدایە و ئاماری ئەو کەسانەی سەردانی ئۆرژانسی نەخۆشخانەکان دەکەن بەهۆی برینداربوون بە چەقۆ و قەمەوە بۆتە کێشەیەکی تازە بۆ بەشی دەرمانی. نظامێک کە خۆی هۆکاری نائەمنکردنی گەلێک لە وڵاتانی ناوچەکەیە و لە پەرەسەندنی تەرۆریزمی ئیسلامی و زەوتکرانی ئەمنیەت لە شارۆمەندانی وڵاتانی دیکە لە پلەی یەکەمی وڵاتانی دنیادایە. لە عینی حاڵدا خۆی بۆتە هۆکاری ڕاستەخۆی نائەنبوونی ژیانی خەڵکی ئێرانیش. مامناوەندی ڕێژەی مردن بە شێوەی گشتی وێنای کارە ساتپاری ئەوەی کە لە ئێران ڕوو ئەدا دەردەخات. مردن بەهۆی پیسبوونی هەوا، مردن بەهۆی ڕووداوی شۆفێری، مردن بەهۆی ڕووداوی سروشتی شیاوی پێگیری، مردنی منداڵان بەهۆی کێشە و گرفتی دەرمانی و خۆراک. تکراربوونەوەی ڕۆژانەی مردنی ئینسانەکان بە شێوەیەک ئاسایی بۆتەوە کە ئەڵەی ڕووداوێکی ئاساییە و خەڵک بە تکراربوونەوەیان عادەتیان کردووە. وەک نمونەیەک چاوێک لە ئاماری مردن و برینداربوونی ئینسانەکان بە هۆکاری مەترسی جادە نائەمنەکان لە ئێران، بە هۆکاری کۆنبوونی ماشێنەکان و نائیستانداردبوونی بەرهەمی نێوخۆیی بکەن. بەپێی ئامارەکان ساڵانە زیاتر لە 17,000 کەس لە جادەکانی ئێران دەکوژرێن و هەڵبەت دەیان بەرابەری ئەو ڕقەمەش بریندار و کەم ئەندام دەبن. لەم بارەیەوە ئێران بە بەراورد بە ڕێژەی دانیشتوان لە پلەی سەرەوەی وڵاتانی دنیادایە. بە شێوەی گشتی لە هەموو بوارەکاندا ئەمنیەت لە ژیانی خەڵکی ئێران هەڵگیراوە. نەمانی ئەمنیەتی پیشەیی کرێکاران، نەمانی ئەمنیەتی گیانی هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی، زەوتکرانی ئەمنیەت لە کومونیستەکان و ئینسانە سێکولارەکان، نەمانی ئەمنیەتی ژنانی ئازادی خواست کە تەسلیمی یاسای کۆنەپەرستانەی ڕژیم نابن، زەوتکرانی ئەمنیەتی پەیڕەوانی ئەو ئەدیان و مەسحەبانەی کە لەگەڵ ئیسلامی شیعە ئەویش لە جۆری 12 ئیمامەکەی ناکۆک بێت، نەمانی ئەمنیەتی ژینگەی خەڵک، کۆڵبەران و سوختبەران کە بۆ دەستەبەرکردنی بژێوێکی بە واتای ڕاستەقینەی وشە مەمرە و مەژی بۆ بنەماڵەکەیان بە شاخ و کێودا بارێکی قورس بە کۆڵەوە دەچن بە پیر مەرگەوە. ئەمانە بە گشتی میستاقی ڕۆشنی زەوتکرانی ئەمنیەتن لەسەر ژیانی خەڵک. ئەم ڕژیمە بەرپرسی ڕاستەخۆی لانی کەم 6 ساڵ لە 8 ساڵ درێژەی شەڕی ئێران و عێراق بەو گشتە وێرانی و خەسارە گیانی و ماڵیەوەیە کە بەسەر خەڵکی ئەم وڵاتەدا هاتووە. ساڵانێکە کە وێڕای بودجەیەکی زۆر و زەوەند کە کۆماری ئیسلامی سەرفی شەڕی سووریەی دەکات بە هەزاران بنەماڵەی ئێرانی و ئەفغانستانیشی داغداری لە دەستانی منداڵەکانیان لە گۆڕەپانەکانی ئەم شەڕە کۆنەپەرستانەیەدا کردووە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەمنیەتی خەڵک تەنیا بە ڕزگاربوون لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی ئیمکان پەزیر و دەستەبەر دەبێت.